دەسپێرە باش کوردستانیان هێژا و خۆشتوی لە هەر جهەیەکی بینەر و بیسەرێن منە ڕێز سلااوێتمان قبول بکەن لە ڕۆژە چارشەمبی جارەکاتی پرۆگرامی بەیانی 24 هاتە خزمەتە هەوایان هێژا و خۆشتوی بچەندین بۆرگا و بابەتن جیاواز جگەل من زابن دە ئەس بهەوە بەحسی تەوەرێن ئەڤڕۆ بکەن تەوەری مەیەکی هەروەکو ئەم دەزانین مانگا پیرۆزە ڕەمەزانێت چەند ڕۆژێکی کەمێتمان ئیشەڵا خودی ئەمری هەندێ بداتەمە ئەم بگەینەوێ مانگێ بەلێ ناوانتین خوێندنێ دێ بەردەوام بن بەشێکی زۆرێ مامۆستایە و قوتابیان بە ڕۆژوو دەبن ئیشەڵا زۆر کەسیش دەبینێ لە کاتی ڕۆژوگرتنێ برسی زۆرتر تووڕەت بیت جا ئەم لە تەوەرێکیدا دێ بەحسا هەندێکین لە مانگا پیرۆزە ڕەمەزانێ مامۆستا و قوتابی دێ چاوە مامەڵی و هەڵسوکەوتێ جگەلێکی کرد و لە تەوەرێ مەیە دوێدا دوو دەڤژەنی تایبەتمان نێوان کردووە باسی هوەری دەڤژەنین دەکەن لە نێوان گەنجان و گوێشمان بە ژەنینی میوانەکانمان پاک دەکەینەوە لەگەڵم بن تا کۆتایی پرۆگرام دێ بەحسی کەش و هەواکەین دەبزانین دوان ڕۆژادا کەشهەوا دێ چاوی بەپێی بەشی پێشبینیەکانی کەش و هەوا لە وەزارەتی گواستنەوە و گەیاندن ئەمڕۆ چوارشەمە لە سەرەتا و دەستپێکی ڕۆژدا ئاسمان ساماڵ دەبێت لە هەندێک شوێنیش پەلە هەور دەبێت لە ئێوارەدا ئاسمان دەگۆڕێت و دەبیتە هەوری تەواو ئێستا دەڵێن ئەی باشەکەی بارانەکە دەست پێ دەکات وەرم با پێچان بڵێم کەی بارانەکە دەست پێ دەکات هەر بەپێی پێشبینیەکان شەپۆلی بارانەکە لە درەنگانی ئەم شەوە دەست پێ دەکات و تا ڕۆژ یەکشەمە بەردەوام دەبێت واش پێشبینی کراوە بەیانی واتە ڕۆژی پێنجشەمە زۆرترین ڕێژەی بەفر و باران ببارێت جا هاوڵاتیان و شوفێران ئازیزانم ئەم چەند ڕۆژە زیاتر ئاگاداری خۆتان بن هاتوچۆ بن بە تایبەتی لە کاتی شوفێریکردن و درەنگانی شەو ئاگاتان لە خۆتان بێت ڕێبەبەریە گشتیە ڕەشەمبیری و هوەری لە هەولێرێدا دە مەراسیمێکێدا ژمارەیەکە فەرمانبەرێن خوا خانەنشینکردن کو بەشێک جوان هوەرمەندن بەشن جودایەن هوەرن جوان بوون و دە مەراسیمێندا ڕێسلەوان هاتەگرتن بەو تەمەنە زیادە بیەوە ئاگرێوە 43 ساڵên jiyana xwe nava holên honerî mîna vê holê derbas kir. Awaz û jenîna hindek amîrên mûzîkî karê Celaliyê Serekî bû berî bibe fermanber. Piştî 22 salan ji karê xwe hate xanenişînkirin. Lê heza wî ya honeriyê ne li bere destan berdê. لە 1996 من بعقد بەگرێ بەس لێرە لەو وەزارەتە تعین بووم بەڵام لە 2003 بوومە بەرەی ڕسمی ئێستاش بە خۆشحاڵە زانم لە فەرمانەکەم خانەنشین بوویمە بەڵام لە هوەردا نەبڕایمە ئینشاڵڵا بەردەوام دەبم لە کاری هوەری جوان و کاری هوەری مۆسیقا و شتیوە Di nava wan fermanberên hatine xanenişînkirin hunermend jî hene. Azad yeke ji wan hunermendên şanûyê got xanenişîniyê ew geşbînkiriye û bi gotina wî demekê zêde dayê da ku hindek projeyên xwe yên taybet di buarê şanûyê de encam bide. Em şanazî bi xanenişîn dikim. Xanenişîn manayê ew niye tu dest li xwe bidî nekey. Em êsta ji komelek meşruam ya paş xanenîşbûnum dest wan dikim. Yani xanenîşbûn manayê ew niye tu çawrê mirdin nekey. Pêwîst e ziyatr hewdî ta ew katê axîr nefeset xizmet key. Rêveberiya Giştiya Rawşenbîrî û Hunerî li Hewlêrê 53 fermanberên xwe xanenişînkirin. Got 18 ji wan hunermend bûn. û di rêwresmekê de rêz li wan û mandîbûna wan girtin. Ji maraka fermanberan xatir ji Rêveberiya Giştiya Rawşenbîrî û Hunerî ya Hewlêrê xwestin got beşek ji wan nîzîkî 30 sal bû têda xizmet dikirin. Beşek ji van fermanberên xanenişînkirî hunermend bûn û diyar dikin renga ew ji karê fermî hatibine xanenişînkirin. Lê ji karê honerî ew tu caran xanenişîn nabin. Hevrîst Recep, Kurdistan 24, Hewlêr.
بله بینران هرواکی من دست که آماجه پیداری تاری خوی ایکی دام ده بحث هنده که این چاوا قطابی و مامصد ماها رمضان ده هسو کو دیگر ایکی دیب کن بما بسیجی ممیوانداری مامص آلان علی صالح رین مایکاری پروردی کردی افرودت گل مدابل پروگرام بیانی بسیار مامص تو گلک بخیر هاتی زور سپاس زور سپاس که تو میوانه ما زور بود سپاس دستان خوش بس مامص هنوکی مامص دست که دست بسیار کم بو هوا گلک خوش است پیدان زیراد بنوانیا چونکی نتاتیا فیربون بدلنی ایو جماعة بلاز چمناف بابت خدا لمها رمضان دا پیوسته چاوا هم قطابی هم مامستا مامالا زیگل ایک دیداب کن بتایبتی مامستا بله بنای خوای گوره زور سپاس بو درفتا ایشالله خوای گوره من گینی و مانی رمضان انشالله مانی خیر و برکات بخوی مامالا کردن لگل روجوان و مانی رمضان اگر ئێمە لە ڕۆ کۆمەڵاتێکەوە وەریگرین بەداخەوە کاتێک ئێمە بە ڕۆژوە بین زۆر فشار بێجگەلەوەی کە خۆمان بە خۆمانی دروستیەکەین چواردەورەکەشمان بەداخەوە ڕۆژوو گرتن بابەتێکە پەیوەندیەکە لە نێوان مرۆڤ و خۆی گەورە بەڵام ئێمە لە ڕووی کۆمەڵاتیەوە زۆر جار کابرا عەسەبیە بێ گرفتی بۆ دروستە بێ یعنی وا کات چواردەورەکەی هەمووی حەزەر لە هەرسوکەوتکان بەرامبەری وەڵا بە ڕۆژوە یاخود لە ماڵەوە زۆر جارەیە خێزانەکانیش باوکەکە خەوتووەڵێ قسە مەکەن بە مناڵەکان پێ مەکەنن هەنگاو منێن وا مەکەن لە بەرۆی بە ڕۆژوە بۆی بەو شێوازە بۆ خۆی بەڕاستەکەی ئەمە بابەتێکە هەڵەیە ڕۆژوو بۆ خۆی دەروون ئارامەکاتەوە نەک فشاری دەرونی زۆر بێت و هەڵچوونمان هەبێ بەڵام بەداخەوە لێرە ئەبینین ئەو حاڵەتانە بۆ خۆی وەک پەیوەندی نێوان قوتابی و مامۆستا ئێمە لە ئێستەوە ئەو حاڵەتانە لە سیمینارەکانمان لە ناوەندەکانی خوێندن لە قوتابخانەکانە جۆمان لە قوتابیە بێ هەر دوێنێ قوتابیەکە و پرسیارەی لێ کردم کاتێک کە مامۆستا بە ڕۆژ بێ قوتابیەکە بە ڕۆژوو بێ چۆنەتی بەرکەوتنیان بەرامبەر یەکتری من بڕوای من مامۆستا کاتێک بە ڕۆژووە بێ یاخود دەگە قوتابیش بە ڕۆژوو بێ هیچ پێویست ناکە گۆڕانکاری لە ئەدای دەرزوتنەوەکە بکە یاخود ئەوە تا ئەو فشاری بۆی دروست بووە لە ڕووی توێنێتیەتی یاخود برسێتیەتی کاردانەوەی هەبێ بەرامبەر بە قوتابەکەش بە هەمان شێواز بۆیە ئێمە شتەیەکە ئەوە ئارامگرتنە ڕۆژوو ئارامگرتنە پەیوەندیەکە لە نێوان مرۆڤ و خۆی گەورە ناکرێت من ئەو پەیوەندی نێوان خۆم و خۆی گەورە مادووبوونەکەم بە تۆ بڕێژم مادووبوونەکەم گرفت بۆ تۆ دروستکەم بۆیە گرنگە ئەمە ڕێز لە بۆچوونەکان بگرین و ڕێز لە مادووبوونەکەش بگرین خاستن قوتابیانی پۆلی 12 من ڕێنماییمما پێیان هەندێکیان وتیان لەوە چێ نەتوانین وەک پێویست بە ڕۆژوو بین خی گەورە هەموو ئاسانکارێکی بۆ کردوین کاتێکە تۆ لێرە حاڵەتێکت ئەبێ توانی لە دواییە ڕۆژوو بگریتەوە توانی لە دواییە بەداخەوە ئێمە لە ڕووی کۆمەڵاتی و عادەتێک دروست بووە مانگی ڕەمەزان هەر لە ئێوارەوە خەوتن نییە هەتا پاشێو ئێستش ویستم باسی ئەمە بکەم مامۆستم لێت بپرسم باشە خەوتن کاریگەری لەسەر ئەو قوتابیانە نابێتن هەم مامۆستایەکە چونکە هەیە مەسەلە مامۆستایە دایک و باوکە خوشکی گەورەیە لە ماڵەوە ناخەوێتن تا کاتی پاشێوەکە سەعات 2-4 اینجا 2 ساعت ئەچێ تۆ خۆت کە تێرخەو نەبی تو بە ئینسان وایە تووڕە ئەبێتن تۆ لە خەو هەڵسی تووڕەبی بچی دەوام بکەی هەم بۆ قوتابیەکە هەم بۆ مامۆستاکە هەم بۆ پۆلی نوێیەکە بۆ پۆلی شەشەکە بەدڵنیاییەوە بۆ هەمووی هەتا ئەو کەسی کە لە بازاڕیش کاسب بە کارەکە بەڵام باوەڕە بێ یعنی ئێستا مانگی ڕەمەزان نییە زۆر قوتابی هەیە تا چواری بانی خێزانەکە یێتە لای ئێمە خەریکی سوۆشال میدیایە ئێوە کە یەت لەسەر مێزەکە خەوی لێکەوتووە خەوەی باتەوە مێشکی شتێک وەرناگرێت چکە لە بەرووی ماندووە مێشکی ماندووە خەو گرنگە بۆ مرۆڤ بەڵام بەداخەوە ئێمە وەکووتم وا ڕاهاتوین ناخەوین هەتا بانگی بەیانی لە دوای ئەوە ئەخەوین بۆیە ئەمە گرفتە بۆ دروستەکە هەم لەوە چ تەخیر بیت زۆربەی کاتێمە قوتابەکانمان لە مانگی ڕەمەزانە خەبەری نابێت چکە لە بەرووی خێزانەکەش خەبەری نابێتەوە قوتابیش خەبەری نابێتەوە گرفتی دواکەوتنی بۆ دروستە بێ هەتا هاتنەپۆل گرفتی وەرگرتنی وانەکان لەوە چێ بەرکەوتەی خراپێ ڕوبەڕوو ئەو فشارێکی زۆری لەسرە مێشکی ماندووە مامۆستا فشاری لەسەر بکە ئەمانە هەمووی کاریگەری دروستەکە بەڵام وەکووتم دەبێ قوتابیان و مامۆستا سیستەمی خەویان ڕێک بخەنەوە لە مانگی ڕەمەزاندا بەدڵنیایی و هەتا لە ئێستاشە ئەوێ سیستەمی خەوت ڕێک بخەی بەڵام بۆ مانگی ڕەمەزان تایبەتتر لەبەرەوەی کە تۆ کاتێکی تر هەڵەسی
پێویستە سیستەمی خەوت ڕێک بخەیتەوە و گرنگێکی باش بە کاتەکانی خەوتن و هەستانت بدەیت بۆ ئەوەی کە هەرچەند لە ڕۆژمێرەکانە سیرمان کردووە تەنها 10 ڕۆژی بۆ ڕۆژمێری کە دانراوە 10 ڕۆژ بەر قوتابخانە دەکەی وەکوی تری هەمووی پشووە لەبەرەوەی کە تۆ لە ڕۆژانی جمعە و شەمان پشووە ئەو پشوانەی تریش کە لە مانگی سێ بەریەکەوێت تەنها 10 ڕۆژ قوتابی و مامۆستا لە قوتابخانە بن ئەمە ئەبێ بەڕاستیەکەی هەوڵێکی باش یاخود مامۆستایان قوتابیان بە شێوازێکی زۆر باش زانستیانە چونکە وەکو وتم ڕۆژوو ئارامکردنەوەی دڵەکانە ناکرێ من ئەبینین لە کاریگەری لە کۆمەلگا چۆنە کابرا عەسەبیە بێت چیە وەڵا برسیە کابرا عەسەبیە بێ وڵاتی نوێ وەڵا شەو نەخەوتووە وەڵا هەموو ئەنواع ئەو پرسیارانە یەت بە خەڵکی تری ڕێژەیە لەبەرەوەی بە ڕۆژووە گرفت بۆ تۆ دروستەکە گرفت بۆ کۆمەلگا دروستەکە ئەمە ناکرێ بەڕاستیەکەی زۆر جار لە منبەرەکانەوە مامۆستایانی ئاینی هەتا لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە باز لەم بابەتاکەن ئێمە بێ ئارام بین ئێمە بێ لەبەرەوەی کاتێک کە بە ڕۆژووە بین ئەبێ زیاتر سەبر و ئارامیمان هەبێ بەرامبەر بە ئەو بەرکەوتانی ڕوبەڕوومانە بێتەوە نەک ئەوەی کە ئێمە ڕوویەکی گرژ و دەموچاوێکی تاڵ پیشانی خەڵک بین چی وەڵا بە ڕۆژوین نەخێر بە پێچەوانەوە ئێمە بێ ڕوویەکی خۆش و ئارامیکی باشمان هەبێ ڕوبەڕووی کەسان بەرامبەرمان لەبەرەوەی کە ئێمە بۆ خۆمان هەتا ئارامگرتر بین زیاتر خی گەورە لێخۆشببوونی بۆمان هەیە و لەو بابەتە زیاتر ئێمە گرنگی پێدرێ لەبەرەوەی کە کاتێک باسی ڕۆژووە کرێ کاتێک باسی مانگی ڕەمەزانە کرێ مانگی ڕەمەزان بە خۆی گرنگیەکی تایبەتی هەیە لە ئاینی ئیسلامە و خی گەورەش گرنگێکی تایبەتی پێیاوە بۆیە پێویستە ئێمەش گرنگێکی تایبەتی پێبین بەس لە پێشا لە ڕۆح و لە دەرونی خۆمانە ئەنج بەرکەوتەمان بەرامبەر بە باشە مامۆستا ئالان تۆکو ڕێنمایەکاری پەروەردەی دەمەوێت لە زاری خۆتەوە خشتەیە کەم بۆ مامۆستان هەم بۆ قوتابیان دابنێ کە بتوانن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا سوودی لێ وەربگرن بەڵێ وەڵاهی من بەدەر لە مانگی ڕەمەزان ڕۆژانە کە لە قوتابخانەکان سیمینارەکەین خشتەیەکم هەیە دایمە بە قوتابیان ئەڵێم تکایە کە بوو بە کاتژمێر 11 و هەموو شتێکی خۆت بوەستێنە هەموو شتێک بوەستێ لە کاتژمێر 11دا کاتژمێر 11 هەتا لە ڕووی خوێندنیشەوە زیانی هەیە وابزەم لە ڕووی عەقلیەوە شوەرناگرێتن ستۆپە بێت بەڵێ لەو کات لەبەرەوەی کە مێشک زۆر ماندووە لەبەرەوەی تۆ پێویستە لە کاتژمێر 11 بخەوی باشە ئەگەر من کاتژمێر 11 بخەوم بە دڵنیاییەوە کاتژمێر 5 هەستام فریای نان خواردنی ژەکەوم و فریای نوێژی بەیانی ژەکەوم و دڵ و دەروونێکی ئارامی ژەبێت و هیچ گرفتێکیشم بۆ دروست نابێت هەتا لە خواردنیشە ئێمە بە قوتابیانمان ئەڵێن تکایە لە کاتژمێر 11 کە چوویتە ناو جێگا زیارڕۆیی لە خواردن لە هەتا لە ئەو خواردنەوە مەکە ئێمە بەداخەوە مناڵەکانمان کوڕەکانمان کچەکانمان لە کاتژمێر 12 ڕانەمریشکە خوا تەشتە سبسێکی داناوە دەبێ بیبسی داناوە ئەمە هەمووی کاریگەری خراپە بێ لەسەر مێشکمان لەبەرەوەی کە مشکمان ماندووە مەزانست بە ئێماڵێ کاتێککە ئێمە بەجەستە ئەخەوین بەڵام مشکمان ناخەوێ ئیشی چییە لەبەرەوەی کە ئەبێ ئاس بەگەدە بە ئەو خواردنەی کە تۆ خواردوتە هەتاوەکو وتم زۆر خواردنەوە لە ئاویشە کاریگەری خراپی بێ بەسەرەوە ئەنجا کەواتە ئێمە ئەبێ خشتێکی باش بۆ خۆمان و مناڵەکانمان ڕێک بخەین بەڕاستیەکەی ناکرێ من بە مناڵەکەم بڵێم سەعات 11 بێ بخەوی بەڵام بۆ خۆم دانیشم بەڵێ گرنگە لەگەڵ مناڵەکەمە بچمە ناو جێگە لەبەرەوەی کە هەم ئەویش ڕابێنم هەم خۆشم ڕابێنم لەبەرەوەی کە بۆ خۆم ئەز خشتێک بۆ خۆم دانێم بۆ مانگی ڕەمەزان هەتا بۆ تەواوی ژیانی خۆم لە کاتی خەوتن و هەستان و وەرزشکردن و نان خواردن و هەموو کاتەکانم ڕێک بخەم بەڵام بەداخەوە ئێمە کاتمان نییە ئێمە کات بۆ خۆمان ڕێک ناخین زۆر جار هەیە ئێمە قوتابیانی خۆمان ڕایانین ئەڵێن تکایە کاتی خۆت بنووسە زۆر کەس پرسیارمان لێکە مامۆستا من لەسەر چی بینوسم من هەموو جارێکە مەگاڵتاڵم لە هەموو ماڵەکە سفرەی تەماڵیمان هەیە لە تێکی لێکەرەوە بە دووتی پەڵی واسە و کاتەکانی خۆتی لەسەر بنووسە بۆ ئەوەی بزانی چی ئەەکەی بۆیە گرنگە ئێمە گرنگی بە خەو بدەین بەڕاستی ئەگەر ئێمە گرنگی بە خەوی خۆمان نەدەین ئەو مانگە هەر قوتابیە کاتێتە قوتابخانەش لەبەرەوەی توانای وەرگرتنی مێشکی نابێ هەر دەستێکیش بخوێنە سوودی لێ نابینێ هەتا کەیێتەوە ماڵیشەوە زۆر جاریێتەوە ماڵەوەی بینی ئێشتا کاریگەرەکەی بەسەرەوەی هەر خەویەت و زۆر کەس هەیە ئەڵە مامۆستا من چەند سەعاتێکیش دوای ئەوە خەوم سوودی لێ نابێ لەبەرەوەی سوودی لێ نابینێ
تۆ مێشکت ماندوو کردووە مێشکی خۆت بە تەواوەتی ماندوو کردووە کە مێشکت ماندوو بوو ناخەوێ کە نەخەوت توانای وەرگتن کەمە بێتەوە توانای جەستەتیت کەمە بێتەوە هەتا ئەدای قسەکردن و هەتا مامۆستایان ئەدای وانەکانیشان کەمە بێتەوە کە ناتوانن بە گوێرەی پێویست وەکو پێویست وانەکەی بڵێتەوە لە بەرەوەی کە مێشکی ماندووە لە بەرەوەی توانای وەرگرتنی کەمە بۆیە گرنگە ئێمە کاتەکانمان ڕێک بخەین وەکو وتم هەرچێکەکەی لە کاتژمێر 11 بەدواوە هەموو شتێک بۆستێنی پشتە ناو جێگە زۆر باشە هەرچەند تۆزێ جێبەجێکردنی قورسە بەڵام بەڕاستیەکەی من بۆ خۆم لە کاتژمێر 12 ئەبێ لە ناو جێبم یعنی لەبەرەوەی کە پێویستە مرۆڤەکان گرنگی بە خۆیان بدەن خاستن مانگی ڕەمەزان مانگی خۆشی و خێر و ئیحسان و ئەم شتانەیە پێویستە ئێمەش گرنگی بە لایەنە دەرونیەکەش بدەین پێویستە گرنگی بۆ بابەتەش بدەین کە سوودی بۆ خۆمان و بۆ مناڵەکانیشمان هەیە هەتا بۆ کۆمەڵگاکەشمان هەیە ئەبینی لە بازار گرتێ بۆ دروستە بێ کابرا بە ڕۆژووە کەوتوتە ناو خەڵکەوانێ قسە بە خەڵکەڵێ عەسەبیە بێ ئەمە هەموو کاریگەریە بەسەرمانەوەیە ئێمە ناتوانین کاتەکانی خۆمان ڕێک بخەین هەرچەند ئەڵێن وەڵا کابرا کاسبە لەوە چێ نەتوانێت بەو شێوازە بەڵێ ئەویش دەتوانێت کات بۆ خۆی ڕێک بخات ویش دەتوانێت گرنگی بە کاتەکانی خۆی بدە ومێ دەکەین بتوانین هەمومان کاتەکانمان ڕێ بخەین مانگێکی پڕخۆش خێر و خۆشی بەڕێ بکەین ئینشەڵا مامۆستایی لە کاتی ڕەمەزاندا هەم مامۆستایان هەم قوتابیان مامۆستایان لە قوتابخانە چۆن خشتەی وانەکانیان ڕێک بێخەن و قوتابیان لە ماڵەوە چۆن ئەرکەکانیان بکەن بەڵێ بۆ خۆی بەسپاسەوە لە هەموو ساڵێک لە مانگی ڕەمەزانی پیرۆزە وەزارەتی پەروەردە بە بڕیارێکی تایبەت وانەکان لە 40 خولەکەوە کەمەکاتەوە بۆ 30 خولەک یا 35 خولەک دەتوانین بڵین لە 5 خولەک بۆ 6 خولەک کەمە بێتەوە بەڵێ بە دڵنیاییەوە لەو کاتەکە کەمە بێتەوە خۆی لە داوامی بەیانیانە زۆر کاریگەری نابێ بەڵام لە دەوامی ئێوارانە لە بەرۆی مامۆستایان خاستن مامۆستا ئافرەتەکانمان فریای زۆر کات فریای چوونەوە ناکەون بۆ ئامادەکردنی خوانی ئێوارە ئەمە گرفتی بۆ دووسەکە بۆیە کەمکردنەوەی کاتەکانی وانەکان خاستن لە ئێوارانەکان کاریگەرێکی باشیە بێ و بۆ ئەوە بۆ مامۆستایان بۆ قوتابیانیش بە هەمان شێواز بۆ خۆ ئامادەکردنی وانەکان من هەموو جارێ بە قوتابیان ئەڵێم کاتێک کە تۆ لە قوتابخانەی 6 وانە ئەخوێنیت باشە کە چوویتەوە ماڵەوە پێویستە ئەو 6 وانەی خوێندوتە پێداچوونەوەیکی پیا بکەیت چوویتەوە بەبێ مانگی ڕەمەزانیش هەموو کاتە ئەڵێم چوویتەوە نانت خوارد نیم ساعت هەتا 3 چارەک ئەتوانی بۆ خۆت بخەوی ئیسراحەتێک بە مێشکی خۆتەی لە بەرووی لە بەیانیەوە لە قوتابخانەی 6 وانەت خوێندووە ژاوە و غەڵبە و فشاری کە لە قوتابخانە لەسەرت بووە ئەتوانی بخەوی ئارام بیتەوە لە دوای ئەوە هەستی پێداچوونەوەی بەوانەکان تا بکەی پاش ئەوەی ئیسراحەتێکی بۆکەی پاش ئەوە پێداچوونەوە بە 6 وانەی بەیانی ئاکەی ئەو واجباتانی کە لەسەر شانتە بە دڵنیاییەوە گە قوتابیان بەم شێوازە هەنگاو بنێن بڕوام وایە نەک لە مانگی ڕەمەزان لە مانگەکانی تری خوێندنیش سەرکەوتنی تەواو بەدەستێنن بەڵام ئێمە کە چووینە ماڵەوە جانتاکەمان فڕێیا و گرنگی بە وانەکانمان نەدەین و کۆ بێتەوە لەسەرمان ئەم کۆبوونەوە 6 وانەی ئەمڕۆیە 6 وانەی بەیانی ژێتە سەری کەواتە ئەم هەموو 6 وانەیە کۆ بۆیە بینین ئەنجامی قوتابیەکانمان کە بەداخەوە ئێمە قوتابیانمان لە ئاستێکدان کە ئاسی زانستی قوتابیان بەگشتی دابەزیوە ئەمەش کاریگەری وەکوتم هۆکار زۆرە بەڕاستیەکەی سوۆشال میدیا کاریگەرێکی زۆر خراپی هەیە ڕاگەیاندن کاریگەرێکی زۆر خراپی هەیە خێزانەکانمان کاریگەرێکی زۆر خراپی هەیە نەخەوتنی خێزان لە کاتی خۆیان دایک و باوکەکان کاریگەرێکی زۆر خراپی هەیە باوگێتە لای ئێ ماڵە مامۆستا من هەستاوم بۆ نوێژی بەیانی کوڕەکەم بەخۆی و ئایپاد و مۆبایلەکەیەوە بەخەبەرە باشە ئەبێ ئەم باوکە بۆ ئەو بە منەڵێ ئەبێ بە شەرمەوە بە من بڵێ چووکە ئەو واجبی باوکێتی لە پەروەردەکردن و لە بەخێوکردن و لە چۆنەتی هەرس و کەوتیا ئیشی ئەوە خۆ من لەوێ نیم ئەو کاتێەوە بە منەڵ من ئەوە دوو ئامۆژگاریشم کرد بەڵام ئایا ئەو مناڵە زۆرترین کات لە ماڵەوە ئامۆژگارەکەی من وەرەگرێت کە لە ماڵەوە بۆی فری کراوە هەموو ئەو ئاسانکاریانەی بۆ کراوە تا پێنجی بەیانی ئایپاد و مۆبایلی بەدەستەوە بێ و ئەڵڵاهو ئەعلەم کاری چیەکە لە ناو سوۆشال میدیاکە بۆیە گرنگە خێزانەکانمان کاتێک ئێمە کە ئەچینە سەرجێگا بزانین مناڵەکەمان ئایا ئایپاد و مۆبایلی بەدەستەوەیە و ئەبێ گرنگی پێ بدەین نابێ بیاڵین بەکاری بێنێت لەو کاتە زۆر جار بڵین بە زەخت نەخێر ئێمە ئەبێ مناڵەکانمان وا ڕابێنین کاتەکە بۆ نمونە لە کاتژمێر 12 تکایە مناڵەکان هەموو وا ڕابێنین مۆبایلەکانتان دانێن تەواو کۆتایی هاتووە مۆبایلەکان ئەبێ هەڵبژیرێ یاخود ئایپادەکە دەبێ هەڵبژیرێ بەڵام ئایا ئێمە ئەم پەروەردەیەمان بەکارهێناوە وەیە گرنگە ئێمە هەوڵ بدەین خێزانەکان بەڕاستی
هەتا ڕاگەیاندن کاریگەریەکی باشی هەبێ لە ڕووی ئەو بابەتانی کە باسەکری و بابەتە پەروەردەی و بابەتە کۆمەڵایەتیانە گرنگی بەم مەجالە بدرێ بەداخەوە ئێمە هەوڵ بدەین زۆر جارەڵین لە مانگی ڕەمەزان ڕاگەیاندن کاریگەری خراپ بۆچی کاریگەری خراپی پێ سەیرەکەی لە مانگی ڕەمەزانە هەندێک لە کەناڵە ڕاگەیاندنەکان زۆرترین ئەو ئەفلامانەیەنن ئەو درامایانەیەنن کە پەخشیەکەن کاریگەری خراپی بێ لەسەر هەتا مامۆستا و خێزان و قوتابیەکەش قوتابیمان هەبووە نەهاتۆ بۆ قوتابخانە لێپرسینەوەمان لەگەڵ کردووە لەسەر ئەوی کە بزانین بۆچی نهاتووە شەو نەیتوانیوە سەری دراماکە بەیانیش لەو کاتژمێری کە درامەکە لێ درێت و داوامی قوتابخانەی هەیە نهاتۆ بە قوتابخانە یعنی بینینی درامایە گرنگترە لە ئەو زانستی کە لە قوتابخانە فێرەبێ بەداخەوە ئەمە خێزان وای کردووە ئەگەر نابن مناڵەکەم چۆن لە کاتی خۆیان ناچێت بە قوتابخانەتی وڵا سەری درامەکەکە دایک و باوک و خێزان و خوشک و برا هەمووی دانیشتن بە دیار دراماوە وڵام مناڵەکەش دانیشە بە دیار درامەکەەوە بۆی ئەم کاریگەریانە بەڕاستی کاریگەرێکی خراپن بۆیە پێویستە خێزانەکانمان زیاتر هۆشیار بن چاوکراوە بن چونکە ئەو مناڵی ئەوە ڕاستە خۆی گەورە دروستی کردو بەڵام ئەو دروستی کردووە ئەو ئەبێت پەروەردەی کە دروستکردی مناڵ هەرەوە نییە دروستی کەیت و فڕێیتە کۆمەڵکاوە بەداخۆی ئەمەوەمان لێ هاتوێستا مناڵ دروست دەکرێ سۆشیال میدیا پەروەردەیەکە کۆڵان پەروەردەیەکە جادە پەروەردەیەکە بەداخەوە خۆی نابێ بەم شێوازە بێ ئەبێت تۆ پەروەردەکردنەکە هەنگاو بە هەنگاو لەگەڵ مناڵەکە تا بڕۆی ئەڵە وەڵام مامۆستا دەسەڵاتم نییە لە ڕووی سۆشیال میدیاوە تۆ خۆت داوتە دەدەستی بۆچی دەسەڵاتت نییە لێشی بگریتەوە وانە بۆیە گرنگە ئێمە بەم شێوازە هەنگاو بنین ومێ دەکەین هەمومان هەوڵ بدەین بەم شێوازە باشە مامۆستا تا چەند گرنگە مامۆستایان لە قوتابخانە لەم مانگەدا دەتوانین بڵێن لەو دە ڕۆژەی کە تێدا خوێندن دەکرێتن گرنگی بەو چیرۆکانە بجان کە تایبەت بێ بە مانگی ڕەمەزان یانە ئاەتانە پیشانی منداڵ بجان پێیان لەبەر بکەن بەڵێ بۆ خۆی قۆناغەکە چیاواسە لە قۆناغی بنەڕەتی بەدڵنیاییەوە ئەوە مامۆستایان نەتوانن هەنگاوێکی باش بنێن کورتە چیرۆک هەیە لە سەرمانی ڕەمەزان هەتا ئێمە مامۆستانی پەروەردەی ئاینیمان هەیە لە وانەکانی خۆیان ناتوانن ئەم بابەتە لە قۆناغی ئامادەیش دیسانەوە گەڕێمەوە بە تایبەتتر مامۆستایانی ئاینی ئەتوانن و من بەدڵنیاییەوە مامۆستایانی تریش بەسپاسەوە زۆر جار هەیە 5 دقەی وانەکەی بەکاری هێناوە بۆ پەروەردەکردن و بۆ ئامۆژگاریکردنی ئێمە داوا لە مامۆستایانی بەڕێز دەکەین 5 دقە ئامۆژگاری و بیرهێنانەوە و لەسەر بابەتی مانگی ڕەمەزان و پیرۆزەکانی مانگی ڕەمەزان بۆ ئەوەی کە هەم قوتابیانیشمان ئاشنایەکی هەبێ ئێمە بەدەر لە قوتابخانە و خێزان و ماڵەوە منبەری مزگەوتەکانیشمان هەیە ئەتوانین مناڵەکانیشمان لەوێ ئەو کاریگەریە کە مانگی ڕەمەزان فێر بن یاخود چنە ئەوێ بەڵام بەداخەوە ئێمەوامان لێ هاتووە باوەڕ بێ لە نوێژی هەینی شاخواخۆمانە مناڵەیە لە بەروی کە ئەوە دەنگەدەنگ و هەتا گرفتێ بۆ دروستەکە ئەبێ خێزان ئەم کاریگەریە دروستکە نەیڵێ مناڵەکەی بۆ شێوازە تەعامل بکە ئەبێ پەروەردەی کەیت کە بزانێ شوێنی قسەکردن و شوێنی هەرسوکەوتی چۆنە بەداخەوە ئێمە نەمانتوانیوە وەکو پێویست بەڕاستی خێزانیش هەیە مناڵیش هەیە بە شێوازێکی زۆر جوان و پیرۆز و ئەکادیمی ئەم بابەتانی لەبەر چاوگرتووە بەڵام ئەش بینین ئەم حاڵەتانە ئێمە گرفتەکەمانەوەیە بۆ هەموو خێزانەکان بۆ هەموو مناڵەکانمان بۆ هەموو دایک و باوکان بۆ هەموو مامۆستایانمان لە کاتی وانە و ئامۆژگاریانە خاستە لەم پیرۆزی مانگی ڕەمەزان و لە گەورەی مانگی ڕەمەزان بۆ قوتابیان بەدەربخات جا مامۆستای مام و کاتەڵێن قوتابخانە ماڵی دووەمە لێرەوە ڕێز و خۆشەویستێکی تایبەتم بۆ هەموو مامۆستان هەیە لەسەر قسەکەی جەنابەت دەڵێ من جارێک جوان لەگەڵ قوتابیەکە ئەڕۆم تاوکەنەیەتە سەر هێڵەکە ئەوە ئیشی من نییە پەروەردەکەیم خێزانی هەیە ئەی مامۆستا دایکی دووەم نییە باوکی دووەم نییە قوتابخانە ماڵی دووەم نییە تا چەند پێویستەکە مامۆستایان ئەو قسەیە لا ببەن قوتابیە کە لە ئاستێکی باشانە بێتت بیهێنە سەر ڕێچکەکە بە یارمەتی دایک و باوکەکە بەڵێ ئێمە وەکو بەرنامەی ئەم قسانێکی یەکەم زیاتر لە قوتابخانەی خۆم تەطبیق یەکەم و لە هەموو قوتابخانەکانیش بەدڵنیاییەوە ڕێنماییکار و بەڕێوەبەر و مامۆستایان و هەمویان لەسەر ئەو بابەتە ئاڕۆن ئێمە قوتابیان لە ڕووی سیمینارەوە باشە ئەمە سیمینار وە مامۆستایان لە ڕووی ئامۆژگاریەوە ئەو قوتابیانی کە ئاسیان لاوازە ئێمە ڕۆژانە کە سوکاریان بڵانکەین بە تەلەفۆن پیانەڵێن وەرنە قوتابخانە هۆکاری لاوازیەکی بزانین چییە بزانین ئایا خێزانە ئایا خێزان هاوکاری نییە ئایا خێزان ئەم مناڵە کاری پێکات
و مامۆستاش بە هەمان شێواز ئیدارەی قوتابخانە بە هەموو بابەتێک هەتا ئەگەر بۆ نمونە زۆر کاتێ لەوە چی قوتابی من زۆر کات ڕوبەڕوویە بمەوانێ و بەرکەوتم لەگەڵ هەیە تۆزێ وەرگرتنی بۆ من بەس خەڵکێکی لە دەرەوە بۆ بێنی باشتر وەری بگرێ یا باشتر گوێڕایاڵی بکە س بۆ نمونە زۆر جاکاسی نە قوتابخانە سیمینارەکەین ڕێنمای کارە بە ڕێزەکانەوە بۆم باس کردووە بەڵام قوتابێکاڵێ لەوچ لە منی وەرگرت بێ لەبەر من میوانێکم لەوچ باشتر لە منی وەرە لەبەر مامۆستا زۆر کات لەگەڵیایەتی ئەم هەنگاوانە هەمووی کراوە هەمووی نراوە لەبەرەوەی بزانی قوتابی بۆ ئاسی لاوازە یەیت کاکە بۆ من زۆر کات دەڵێ مامۆستا مێشکم وەری ناگرێ کاکە مێشک بۆ وەری ناگرێ خوای گەورە مێشکی دروست کردو ئەگەر نەخۆشی نەبێ مێشک هیچ گرفتێکی نییە خوای گەورە بە شێوازە دروستی کردو مێشکی هەمومان لە مناڵێکەوە هەتا ئێمە هەمومان بە شێوازە دروست کراوە کیلۆیەک 250 غرام تا کیلۆ 300 غرامە باشە بەڵام هونەرەکە لەوایە من مێشکم چۆن بەکارێنم و تۆ چۆن بەکارێنی تو ئەوی چۆن بەکارێنێ باشە ئەمە هونەرەکەیە مێشت کە وەری ناگرێ هەنگاو هەیە گۆڕانکاری هەیە من ئەگەر بۆ نمونە ئەم بەرنامەیە ئەگەر خوێندنەوەم بۆی هەبێ نەتوانم ئیستیعابی کەم وەری بگرم ئەبێ بە شێوازێکی تر گوێ لێ بگرم یاخود بە شێوازێکی تر هەنگاوی بۆ بنێم بۆ کە لی تێ بکەم بەڵام ئەگەرێمە بمانێ لە یەک شێوازە وەری بگرین نەخێ ناتوانین بە دڵنیاییەوە بۆیە قوتابی زۆر جار هەیە بە شێوازە تەقلیدیەکە خوێندنە جەریدەیەکە یاخود قوتابی هەیە دانیشتووە جەمامسا ببوورە قسەشەکەی بەڵام ئەگەر کەوانەیەکم بدەیت لەسەر قسەکانت پرسیارێکی ترمەیە کە هەر پێوەستە باوەڕم بە جوابەکەتەوە قوتابی هەیە ناتوانین بڵین تەمبەڵە ناتوانین ئەم وشەیە بەکاربێنین لە وەرگرتنە لاوازە ئەتوانین بڵین بە شێوازی جیاواز وەرەگرێتن ئێمە مامۆستا کە ئەو شێوازە بە ئەو قوتابیە بەکارهێنێ ئەوەی تر تێناگاتن چۆن مامۆستا ئەو هاوسەنگیە ڕاگرێت یان قوتابیە لاوازەکە چی بکە تا بێنێتە سەر هێڵەکە بۆ خۆی من هەموو جارێک هێڵێم هیچ قوتابیەک تەمەڵ نییە لەبەرەوەی کە قوتابیەک لە قۆناغێکی سەرەتاییەوە گەشت بێ بە قۆناغی ئامادەیی باشە قابلی هەموو ساڵێک بە پاڵ هێنابێتیان تا قۆناغی ئامادەیی کەواتە مێشکی کارەکە کە مێشکی کاری کرد گرنگە هونەرەکە لەوایە چۆن ئەتوانێت سەرکەوتوو بێ بیدۆزێتەوە ئەوەی بابەتی کە جەنابەت باسیەکەی بۆ نمونە مامۆستا چۆن قوتابیەک بەم ڕێگەی تێگا قوتابیەک ناڵین مامۆستا ئەو ڕێگەیە بەکاربێنێ ئەڵێن قوتابیەکە و ڕێگەیە بەکاربێنێ قوتابیەکە بۆ نمونە کاتێک لە ماڵەوە خوێنێ قوتابیمان هەیە بۆ نمونە لەوە چێ وەکو دراما بخوێنێت لە بەریکە قوتابیمان هەیە بە دەنگی بەرز تێگا قوتابیمان هەیە بە گۆرانی یاخود بە شێوازە لە شێوازەکان شعرەکەی بۆ لە هەیە بە چاڵاکی بەڵێ ئەوێ بە چالاکی قوتابیشمان هەیە بە پاڵکەوتنەوە حەزەکە ئەتوانێت دەرخیکا و کۆنتترۆلیکا قوتابیمانەیە لەسەر کورسی مێز دەتوانێت قوتابیمانەیە بە پاڵکەوتنەوە بە هاتن چۆن بەڵێ ڕۆشتن بڵێ قوتابیمانەیە لەبەر ئاوێنە لێپرسینەوە لە خۆیەکە توانێت ئەمە هەموو ڕێگای هەیە بۆ مامۆستاکە ناڵێن ئێمە بۆ قوتابیەکە کەواتە بێلێر ئەم هەڵەتی گەشتنەوە ڕاستکەینەوە کە ئەبێ قوتابیان خۆیان ڕابێنن لەگەڵ ئەو شێوازێکەیە نەک مامۆستا بەڵێ ئێمە ئەبێ قوتابیەکە ڕابێنین کە ئەم شێوازانە بەکاربێنێ تۆ ئەگەر لە شێوازێکە سەرکەوتو نەبی هەنگاو بنێ بۆ شێوازێکی تر لەم شێوازە نا لەو شێوازە ئەمە زانست بە ئێماڵێ زۆر جار بە قوتابیان نەڵێن بە یەک جار نا بە دوو جار نا بە سێ جار لەبەرەوەی کە بە سێ جار تۆ ئەمە کۆنتترۆلی بابەتەکەکەی بەڵام ئەگەر من جارێ جەنابەتم بینی بێت تۆ نەبینمەوەلەوە چه ڕۆژە بتبینم بەڵام وڵای نازانم بینیومە باشە بەڵام ئەمڕۆ لەم بەرنامەیەمە یەکتریمان بینیوە سبەینێ لە بەرنامەیەکتر یەکتریە بینین دوو سبەی لە شوێنێکە یەکتری بینین هەتا چۆن چاکیشەکەین ئەوە لە بەرنامە میوان بووم لای ئەو خاتونە ئەو خاتونەوە لای ئێمە بووە زانست و خوێندنیش هەمان شێوازە بە یەک جار ناتوانانی کۆنتترۆلی مادەکان بکەی پێویستە بە دوو جار جاری سێم پێداچوونەوە بێت تەواو کۆنتترۆلیکەی گرنگە ئێمە کۆنتترۆلی بابەتەکان بەم شێوازەکەین نەک بە جارێک من مادەکەم خوێن بێ بڵم وڵات تەواویتە نەخێر بەم شێوازە نییە لەبەرەوە بێ قوتابیان هەموو جارە پێیان ئەڵێن ئەبێت تێ بگا بە یەک جار ناتوانێت کۆنتترۆلی مادەکە بکە بە یەک جار ناتوانێت یاسا و هاوکێشە و بابەتە فیزیایەکە و بە یەک جار ناتوانێت مێژ و جوگرافیەکە کۆنتترۆل بکە بۆیە گرنگە بە دوو جار هەتا نووسین زۆر گرنگە قوتابی پێویستە یەکەم جار لەبەر کتابەکە هەمووی بنووسێت دەجار بینووسێ دوایەوە کتێب داخە دەجار بێنێ لەبەر بینووسێ دوایەوە ئەویش لاوە هەستێ دەجار بەدەنگی بەرز بە خۆی بێڵێ قابل ئەم شتانە چۆن بەدڵنیایی و قەت لە بیر ناسێتەوە بەڵام ئایم هەنگاوەیمەوامان کردووە قوتابی لەوڵام مۆستا مێشکمیش ناکە کوڕی من کچی من مێشکت ئیش ناکە ئەم هەنگاوت بەکارنێناوە بڕۆم هەنگاوە بەکاربێنە جابزانە لە بیرت دەچێتەوە بۆیە بەم گرنگە قوتابیانمان ڕابێنین و هان بدەین بەم شێوازە
خوێندن و ئامادەکاری خۆیان بکەن بۆ خوێندن. مامساڵان زۆر سپاس بۆ ئامۆژگاریەکانت بۆ قسەکانت زۆر سپاس کە میوانی پرۆگرامی زۆر سپاس بۆ بیانی ئێوەش. زۆر سپاس سپاس بۆ دەرفەتە سپاسانەکە. بەڵێ بینەران ئەوە تەوەری یەکەممان بوو. ئێستاش باسی بابەتێکی ترتان بۆ ئەەکەم. هەروەها لە لیۆناردۆ دیکاپرتۆ ئەکتەر و ئەستێرەی هۆلیوود لە پاڵکاری سینەمایی وەکو چاڵکوانێکی ژینگەیش کار دەکات. با بزانین چۆن اینجا زانانی وڵاتی ئێکوادۆر وەکو ڕێزێک بۆ ئەو کارەی لە پێناو پاراستنی ژینگەدا کردوێتی جۆرە بۆقێکیان بە ناوی ئەو ئەستێرە هۆلیوودەوە دەکرد. بۆقێکە ناونراوە فیلیۆناستس دیکاپریۆ، یەکێکە لەو حەوت جۆرە بۆقانەی تازە لەلایەن پەیمانگای نیشتیمانی فرەچەشنەی زیندەی ئێکوادۆر، زانکۆی کاسۆلۆکی ئێکوادۆر و زانکۆی کیۆتۆی سانفرانسیسکۆی ئەمریکا دۆزراوەتەوە. بۆقەکە لە دارستانێکی پارێزگای ئێڵ ئۆرۆی ئێکوادۆر دۆزراوەتەوە. ئەو تیمەی دۆزیوەتەوە دوای پاراستنی شوێنی سروشتی ژیانی دەکەن لەبەرەوەی شوێنەکە دەکمەنە. بەڵێ بینەران، دوولاوی دانیشتووی شاری مەهاباتی ڕۆژهەڵاتی کوردستان بزانین ئەو دولاوە چی کردووە. براندێکی بۆنیان بە ناوی کوردۆ دامەزراندووە. هەموو جۆرەکانی ئەم براندەش ناوی کوردیان لەسەردانراوە. بۆنی کوردۆ کە 7 جۆری پیاوانە و 5 جۆری ژنانە. هەیە پێکاتەیەکی سروشتی و هەیە و بۆ بەرەمهێنانی لە مەوادی کیمیایی کەڵک وەرناگیرێت. لە دوکانێکی بچووکدا کارێکی گەورەیان دەست پێ کردووە. سۆران و ئیبراهیم پێکەوە دەستیان کردووە بە بەرهەمهێنانی بۆنێک بە ناوی کۆردۆ و وەک مارکەیەکی نوێی بۆن بە ناوی خۆیانەوە تۆماریان کردووە. بۆنی کۆردۆ 12 جۆری جیاوازی هەیە کە هەر 12یان ناوی کوردیان لەسەردانراوە. 7 جۆری پیاوانە بە ناوەکانی باهۆز، ژوان، ماتکۆ، چیا، ڕێزان، زاگرۆس و ژیوار و 5 جۆر بۆنی ژنانەش بە ناوەکانی گزنگ، ژینا، ژیان، کاژۆ و بێریتان خراونەتە ناو بازارەوە. دروستکردنی ئەم 12 عەترە بەڕاستی کارێکی قورس و دژوارە. کارێکی تەخەسوسی بگرە لە تێست تاقیکاریەکانی کات دەگرێت. بەڵام سەرەڕای ئەوەی کە سازکردنی ئەم 12 بۆنە سەختی خۆی هەیە، بە شانازیەوە لە کاری خۆماندا سەرکەوتوو بووینە. لە زووە علاقەیەکی زۆر سەیرم بە بۆن هەبوو و هەستم دەکرد دەبێت شغڵێک هەڵبژێرم کە پەیوەندی بە بۆنەوە هەبێ. بۆیە کاری بۆنم هەڵبژارد و هیوام ئەوە بوو کە براندێکی کوردیم هەبێ و ئەتر بە ناوی کوردی ڕەوانەی بازار بکەم. ئەم دوولاوە مەهابادیە هەر لە دروستکردنی بۆنە جیاوازەکانەوە تا لە شوشەکردن و مارکە و لۆگۆلێدان و لە قوتوخستنی بۆنەکان بەدەستی خۆیان ئەنجام دەدەن. ئەوان بۆ بەرهەمێنانی بۆنی کۆردۆ لە پێکاتەی سروشتی کەڵک وەردەگرن. هەر بۆیە بۆنەکەیان هیچ کاریگەریەکی نەرێنی لەسەر تەندروستی بەکارهێنەران نابێت و حساسیەت و سەرێشەی بەدوادان نایەت. ماوەی چەند ساڵێکە لە هەر عەتری ئاوتکۆنێکی ئیسفادەی دەکەم، پێی ناڕەحەتم و حساسیەتم پێ هەیە. بەڵام لەوەتیەوە کوردۆ هاتۆ، کوردۆ بۆنێکی سروشتی هەیە و بۆنێکی ئارامی خۆشی هەیە کە ئەمن پێی ناڕەحەت و عەزیەت نابم. ماوەیەکە بۆنی کوردۆ زۆر بەکاردێنم. زۆر خۆشحاڵم بڕندێکی کوردی هاتوتە ناو کۆمەلگاوە. منی شەرە و جوورێکی ئاگادار بوومەتەوە کە عەترێکی سروشتی بە 12 جۆر بۆنەوە کە بۆنی سروشتیان هەیە و هەر کامێکیان بۆنێکی تایبەت بە خۆیان هەیە و کەڵکیان لێ وەردەگرم. لە کاتێکدا کە دۆخی ئابووری ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان تا دێ خراپتر دەبێت، ئەم دوولاوە مەهابادیە یەکێک لە خەونەکانی خۆیان وەدی هێناوە و برندێکی سروشتی و کوردیان ڕەوانەی بازاری کوردستان و شارەکانی دیکەی ئێران کردووە. ئەوان خەونی گەورەتریان هەیە و دەیان هەوێ برندەکەیان پەرە پێ بدەن و جۆری بۆنەکانیان زیاتر بکەن. هەروەها بیر لە هەناردەکردنی بەرهەمەکەیان بۆ هەرێمی کوردستان و وڵاتانی دیکەش دەکەنەوە. کامیل بۆکانی، کوردستان 24. بەڵێ بینەران، باسی توێژینەوەیەکتان بووەکەم با بزانین ئەو توێژینەوە چیاڵێت. توێژینەوەیەکی نوێ ئامۆژگاری بەسەڵەتڕان دەکات بۆ ئەوەی تەندروستی خۆیان بپارێزن، کاتە بەتاڵەکانیان بە خوێندنەوە و نوێشکردن و میوزیک بەسەر بەرن. توێژەران ئاماژەشیان بەوە کردووە
کە چاڵکیەکانی دیکەی وەک یاریە ڤیددیوەکان یان سیرکردنی تەلەڤزیۆن ئەو سوودانە ناڕەخسێنن کە خوێندنەوە و نوێشکردن و چاڵکیەکانی دیکە دەیبەخشن. پسپۆڕانی تەندروستی جەخت لەوە دەکەنەوە. پێویستە گرنگی بە چاڵکیەکانی جەستە بدرێتن بۆ کەمکردنەوەی مەترسیەکانی توشبوون بە بیرچوونەوە. ئەوەش لە ڕێگەی ئەنجامدانی جوڵەی چێژبەخش بۆ ماوەی 5 خۆڵک ڕۆژانە لێدانی دڵە بەرز دەکاتەوە. بەپێی خەماندنەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی زیاتر لە 55 ملیۆن کەس لە جیهاندا تووشی نەخۆشی بچوونەوە بوون و ساڵانە 10 ملیۆن حاڵاتی دیکەی نوێ دەستنیشان دەکرێن. بەڵێ بینەران هۆکو لە دەستپێکدا ئاماژەم پێدا دوو میوانی زۆر تایبەتمە بێ خاتونێک و پیاوێکاویش بەڕێز ئەحمەد فواد ژەنیاری دەف و خاتو ژینا محەممەد ئەویش هەر ژەنیاری دەفن. ئەمڕۆ لێرەدا باس لە دەفەکەین هەردووکتان زۆر بەخێر بێن. خاتو ژینا بەمج لە کوردیەوە بە دەفەکەتەوە زۆر بەخێر بێ بۆ بەیانی 24. بەڕێز ئەحمەد تۆ پێم بڵێ لەگەڵ خەوی بەیانیانە چۆنی؟ یان ئێمە لە خەومان کردیان خۆت ڕۆژانە زوو لە خاڵەسی سەرەتا دەستخۆشی و بەرنامە زۆرتان بەخێر بێت. طبیعی ئەمە ڕۆژانە دەوامی ئیشکردنمان کاتژمێر نوێ نۆ دەبی لەسەر ئیش بین. بەڵێ ینی بەیانی باشە ینی ئەوەندە زوو نەبوو. هەڵسەنگێک تراگرتووە لەوەی ساعاتە زووتر لە کاتی خۆمەستام. خاتو ژینای تۆ؟ والله منیش هەر بۆ خۆم زوو هەڵەستم یعنی ئەوە بە حکمەوەی ئافرەتین و کاری ماڵە و دەرەوە هەرزوو ئێمە هەڵەت وای سەرکەوتمان باخەڵ. بەرز ئەحمەد بابین باسی دەف بکەین جیاوازی دەف لە ئامێرەکانی تر لە کاتی ژەنینە چۆن ئەگەر بۆم باز بکەین؟ طبیعی دەف دەتوانین بڵێن کۆنتترین ئامێری ژەنینە لە جیهان. کۆنتترین ئامێری ژەنین دەتوانین وا بڵێن. بەڵێ جیاوازی دەف لەگەر هەر ئامێرێکی دیکە ئەوەیە کە دەف پێویستی بە جۆرەك تاقە هەیە جۆرەك هێز هەیە لە ئامێرەکان دیکە پێویستمان نییە. مەسەرەن پێویستی بە شانەکانە هێزی شانەکان بە دەستت بەکارهینانی شانەکانت و پەنجەکانت ینی ئەو کاتێکە دەف دەژەنی پێویستە چەند ئەندامەکی جەستت هەمووی ئیش بکار کار بکار لە بۆی ئەو جوانترین شت پێشکەش بکەیت. مەسەرەن ئامێر هەیە دەتوانی بە پەنجە بیژەنی ئامێر هەیە دەتوانی مەسەرەن بە مەسەرەن بە دوو دەست بیژەنی مەسەرەن جیاوازی وی ئەوەیە هێزی زیاتر دەوێت هێزی زیاتر دەوێت لەگەڵ ئامێری دیکە. خاتوژنە بەڕێز ئەحمەد ئەڵێ هێزی زیاتریەوە ئێمە ئافرەتان دایم بۆ ناسراوین هێزمان کەمترە ناسکترین تۆ ئەم هێزت لەکوێ هێناوە بۆ ژەنینی ئەم دەفە؟ والله هەروە کە کاک ئەحمەد فەرمووی ئەرەوەڵڵا ئامێرێکە کە بەڕاستی لەسەر شان و پیلت ئەوانە یانە ئەگەر ڕاضەی لەگەڵ نەکەی بەڕاستی ناتوانێت تووشی زۆر نەخۆشی ئەبێ. چۆن یەکێک لە ئامێرە کوبەیەکانە بە ئەمە ئامێرە کوبەیەکانیش بەڕاستی قدرەتی خۆی دەوێت قوی خۆی دەوێت. هەروواکە کاک ئەحمەد فەرمووی هەندێک لە ئامێرەکان وەکو ڤیۆلۆن کە کەمانی پێڵەن یا تار سەتار ئەو شتانە زۆر بە ئاسانی و بەس بە پەنجەت بەکاری دێنی بەس ئەوە هێز دەکەشی زۆرتر لە لای چەپیان. یعنی ئێوە دەڵێن من تێبگەینەوەوانەی دەفەژەنم پێویستە وەرزش بکەن ینی بە پرۆڤیان هەبیت ئەو پرۆڤانە چی نەتوانم بۆم باسکەن یەکێکتان؟ پرۆڤەکانیش مەسەڵەن ئەگەر هەر ژەنیارە پێویستە لە ڕۆژە کەمی یانە حد ئەقلەکەی 30 دقە هەتا ساعاتێک پرۆڤێ هەبێت لەبەر ئەوەی کە ئەگەر تۆ مەسەڵەن بزەبێت ئێستا ئامێری ئێمە دەفنیە ئەگەر مەسەڵەن لە هەفتە 7 ڕۆژ نیە 7 ڕۆژەکە کولەن 1 هەفتە نێژەنی تەوا ئەو دەستت وشکە بێ یعنی بەڕاستی بوو ئەوەی کە بڕۆیتە سەر پرۆڤێکی دیکە هەندێک زەحمەتە بۆیە باشترێکە لە ڕۆژە 30 خولێک 30 دقە حتمەن بەکاری بێنی. یعنی دەفەکە بژەنیان وەرزشێکی تایبەت هەیە وەرزشیشی هەر لەگەڵکەی زۆر باشتر چۆن بەخۆم بەعام ئەگەر وەرزشی لەگەڵ نەکەم ئەوەندەی دەستم یاشانم تووشی زەحمەت و کێشا بێ کاتێککە عەزف دەکەی ینی ئەگەر پرۆڤەت نەبیت تەمرینت نەبی ڕۆژانە بەبەردەوام لەسەری ینی ئەو کاتێککە دەژەنی ئەزیێتت دەدا ینی هیلاچیت پێوە دیارە وابزانم کەمێک بۆەوە ئاسانترە تەواان خلفە حکمیەوە لە مێژە لە ناو بوارەکەینا. باشە چۆن بڕیاری ئەوەدا دەف هەڵبژێری لە تەمەنی چەند ساڵیەوە دەست پێ کرد؟ ئەم لە 2005ەوە 2005 ئەوە حەزم بووە ماشاءالله دەف حەزم بووە وەکو حەز و لە 2010ەوە
لەگەڵ مامۆستا ڕێبوار مامۆستا ڕێبوار عەبدوڵڵا لەسەر مەسرح ئیشمان کردێت تا ئێستاش ماوە لەبەر ئیشدا دەبڕێن و دەڕۆینەوە بزەوت ئیدی لە 2002 لەسەر مەسرح ئیش دەکەن هەتا ئێستا وەکو ئیشی فەن جا گوێمان لە پارچەیەکی بێت بتوان یان نا تۆ اینجا خاتون باش سرچە دەستخۆش پاوی بژیت خاتو ژنە با بمە لای تۆ وەکو ئافرەتێک چۆن بوو ئەم دەفەت هەڵبژار لە خێزانەکەتدا کەسێک هەبوو کە فێری کردبییان لەوە حەزلو بێبێتنیان بەخۆت وچێتی و حەزم لەم ئامێرەیە بە هەڵی بژێرم وەڵام بۆ خۆم زۆر حەزم لەو ئامێرەوە هەڵیشم بژار من لە هەر منداڵیەوە تقریبان 13-14 ساڵم بوو کە دەستم بۆ ئامێرە کرد لە ڕۆژهەڵات دەورم دیتووە بە سورەتی ئاکادەمیک بە ئاکادمی کاتە بەنۆت بەڵێ ئێستش ماوەی 15 ساڵە بێ کە هەر دەستیشم لێ بەرنەداوە لە مناسبەکان و کۆنسەرتەکان و ئەنا هەر بەشدار بوو جاخاتە ژنایمە دای مافرەتان حەزمان لە شتی ڕەنگا و ڕنگ و نەخێنرا و دەفەکەی تۆ نەخشێنراوە هیچیشی لەسەر نووسراوە پشتی ئەم نووسینە چییە؟ ئەو دەفەی من برەندی دیئارە ئەگەر پێشانی کامێرای بدەیت ئەو دەفەی من برەندی دیئارە یەکێک لە دەفەکانمە کە بڕاستی خۆشیشم دەوێت دەفی زۆرم هەیە بەستەوە بە تایبەت خۆشم دەوێت هین هیچەکەیشی حەزم لە نووسین و شێوازی بەڵێ نەقش و نگارەکەی بوو بۆیە هەڵم بژارد بەڕێز ئەحمەد تۆ چەند دەفتەیان هەردانەیەکت هەیە یانی کێکیان هەیەڵێ ئەمە لەگەڵ دەستم ڕاهاتوەیان نەخشێنراوت هەیە سادە هەر کەسە کردژەنیاربی ئالەتی خاستن دەف چکە بە حکومیەوەی زوو دەنجی تێک دەچیت بزەوت دەفی زۆرە ئەوجا ئەمن یەکەم دەف کە هەم بووە هەتا ئێستا ماومە 2005 یەکەم دەفم کە ئەو کاتکڕی ئێستاش ماومە بەڵام ئەوانی دیکە زۆر جار هەیە کە دەنجی تێک دەچی یان دەنگکەی خراپ دەبیتن دەبن خەڵک دێ دەبا برادر دێن دەبن یان هەندێک ئێستا من تقریبا 5 دەف لەو 6 دەفم هەیە بەڵام بەکاری ناهێنم لەبەرەوەی باش نین بزانم ئەوانە جۆریشیان هەیە وانە پێستیان هەیە ئەوانە پێی دەڵێن ئیشاع بەخۆی پێست دەنگی زۆر لە بۆ باشی ئەوە باشترە زیاتر خۆی دەگری پێویستی بە گەرمکردن نییە بەڵام وەکو پێست دەنگی زۆر خۆشترە زۆر دەنگی خۆشترە ڕەسەنە ڕەسەن دەنگی پێست ڕەسەنە بەڵام ئەوانە پێویستی بە گەرمکردن نییە لە جەوی سارد و گەرم ینی لە هەر حاڵەتێک بتەوە یاڵە حازرە خاتو ژینە دەباگوێمان لە ژەنینێکی تۆش بێت بەسەر چاوت گەشت بێت
هەی دەستخۆش هەی بژیت جا بام شتێکتان پێ بڵێم ئەمە جاری دۆمە جارێکیشان بۆ سرودێکی ئاینی مامۆستا دەشتی ژەنی زۆر پێم سیر بوو عنی حرەکات و شتەکان ئێستا ئێوە ئەیژەن هەسەکەم حەزم کرۆتم خۆم حەزم لە ئامێری گیتارە بەڵام کە ئێوە ئەبینم ئەگەر ئێستا پێت بڵێم فێرم کە حرێکی کەم بێ ئەتوانم فێر بم یان ماوەی ئەوێتن وڵا وەختی وەختی دەوێت ینی هەر بم دێ بەلای کەم ڕۆژ ئەگەر بتەوێ کەسێک بی حەز بکەی فێربی نەک بەس ئێستا بتەوێ فێربی حەز بکەی فێربی ڕۆژانە 2 سعات لە بۆ 3 سعات لە بیدایی کە دەتەوێ فێربی لە بۆ 2 مانگ دەبیە ژەنیارەشی بیدایی نوێ جەبەڕێز ئەحمەد تۆ من پێچەڵێم بیتە من بابیژەنم تۆ دڵت نایە پێیان ئێستا پێم بڵێ پێویستە کاتێک ئەمە هەڵەگری دەست لە خۆی دەف وەکو کاتژمێر وایە باشە ئەوە 12 3 9 6 باشە هەردەم پێویستە ئەمە 2 چارێک بی مەسەرەن دەستی خوارەوەمان هەردەم شەشە ینی ئەبێ لێرە بێت نانە ئەو دەستەیان دەستی چەپەر هەردەم لەسەر شەشە ئەوە نەگۆڕە ئەو دەستەیانت مەسەرەن ئەمە بخۆم ڕاستەمە ئەو دەستەم هەردەم لەسەر نۆیە ناتوانم بەردیکەم هەردەم لەسەر نوێ مەسەرەن 6 9 یان 6 3 ئەوە شەشەکە نەگۆڕە وەکو کاتژمێرە ڕێک وایە ئەتوانم تەنیا پەنجەم بجوڵێنم ئەبێت ئەو پەنجەیە دەکەی ناوەندی ئەو تختەیە ئەو دارە ئەویان نەک لە ناوەوەی دەفەکە بیگری لەسەر ئەو کەمانەکە بەزەبت بەس کەمەک بینە پێشتر بەڵێ بەس بە پەنجەنا بەدەست چۆن بەدەستیانی لە مۆچی مەچەکەوە ئەوە بەڵێ ئەمە ئیش من نییە کاکە ئەڵێ نام بۆ نانەوە گۆش بۆ قەساڵ والله دەبێ علاقت پێ بێ یانێ بەڕاستی ئەرە والله بزەبت من ئێستا بۆ خۆم یعنی دەفکە دەف دەژانم یاکە ئامێرک و بەیەکانی دیکە بەکو زەربە ئەوانەی دیکە دەژانم بەڕاستی حەزم لێە زۆر کەس هەیە ئەسان ئەڵەن دەنگی دەف زۆر بڵێندا ناتوانێت حمڵێکە ئەمن دەنگەکەی دێ زۆر حەزم لێە بەڕێز ئەحمەد بەشداری چاڵکێکتان کرد و هەردووکتانیان پێشبڕکەیەک بێتن وڵا هەبزان بەیەکەوە بەشداریمان نەکردی بێکەوە نابەجیان مەبەستم بەڵێ ئەکیید لە 2002 من بەشداری چالاکی و ویستڤال و ئەو کاتەی لە 2014 هەولێر بۆ پایتەختی گەشتیاری هەر بەشدار بووین لە زۆربەی چالاکیەکان و نەورۆزان جەژن هەر بەشداری بەڵێ بەڵێ وەکو ئەو دەفیانی بەڕای منجلی کوردیوانە قاتچینە ئەی تۆ بەشداری پێش بڕکێک بەڵێ من ئێستا کە چەند ساڵە هەر لە هەولێرم لەگەڵ زۆربەی مامۆستاکان لە ناو کۆنسەرتەکان مناسبەکان چ لە هەولێر سلێمانیە دهۆک کەرکووک لە دەرەوەی وڵات بەڵێ بەشداریم کردو بەڕێز ئەحمەد تا ئێستا کەس هاتووە پێت بڵێت فێرم کە هەر لەگەڵی ڕۆیش بووی وەکو من کە لەی سرت گرتوێ کاکە دەبڕێتەوە باسە تۆ فێری ئەمە نابی لە خێزانەکەتدا برایەکت خوشکێکت لەوەتەی ئەمن ئیشی دەف دەکەم زۆر کەسەیە لە چواردەم هەتا لە ناو ماڵی خۆمان مەسەرەن لە دەرێ لە خزمەکان ئەمن لە خۆم ئەوە مەسەرەن هیوایەتم بووە کە فێر بوومە بەس کەسێکی دیکە کە دەوێ فێربی وەکو هیوایەت فێر نابیت مەسەرەن ئەو دەمێ ئەمن لە دەستم دەبینی و حەز دەکا حەز ئەوە بەس حەزەکی کاتیە دوایی مەسەرەن نەها خۆشی ناوێ ئەوە دەبی خۆشت بێ ئەو جا فێری دەبی ئەگەر نا فێری نابی ئەگەر خۆشت نەوێ فێری نابی خەتوژینە هیچ خۆڵێکت هەیە بیرلەوە کردوتەوە خۆڵێک بکەیتەوە بەڵێ من لە زانکۆی جیهانیشم بۆ خۆم لەوێ تەڵەبەم هەیە لەوێ خۆلش ئیشەڵڵا بە هیوام ئەو هاوینە بیریشتەوە نەکردوتەوە یان پیاوان کەمێک عەسەبین هات هەمولیان کەمە لەبەر ئیش و ئەو شتانە کاتی میوزیک و دەفم کەمە ئەجا ئەتوانن هەردووکتان بۆمان پێکەوە عەزفێک بکەن فەرموون زۆر سپاس بەس با کەمێک کورت نەبێتن کەمێک کورت نەبێتن کەمێ بڕوات باشە زۆر شەش لە فەرموو
هەر بژیت ئێمە پێکەوە هەماهنگ نەبوو یعنی ئەو شتێش کە هات بدایەت بۆی دەکەم زۆر سپاس بۆ هەردووکتان کە ئەمڕۆ دەنگ و ڕەنگێکی ترتان بەخشی بە ستۆدیۆکەمان زۆر سپاس کە میوانی من بوون زۆر بەخێر بێن زۆر سپاس بەڵە بینەران بەم شێوەیە لەگەڵ ئەم دوو دەڤژەنیرە بە توانای گەشتنە کۆتایی بڕگا بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی بەیانی بچوار هیوادارم جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بین تا سبەی بەیانی ئەگەڕێنەوە خزمەتتان خوجاتان لەگەڵ بێتن کوردستانمان هەر ئاوەتان بێت